ڕاستیدا ساڵانی کە ئەو ناوچەیە لەلایەن دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئێرانەوە بردومانەکرێ زیانێکی زۆر بەر هاوڵاتیان کەوتووە ڕز و باغ دێهاتەکان وێران بوونە خانووی هاوڵاتی ئەڕوخێ هەنگەوانەکان بەروبوومەکەیان لە بینەچێ کشت و کاڵکاری کشت و کاڵی هاوڵاتیانێکی زۆر ژیانیان لەسەر کشت و کاڵە لەم دەبەرە وەرزی ڕنینەوە چنینەوەی بەرهەمەکانیتیان ئێران و تورکیا دێت تۆبارانیەکە و هاوڵاتیەکە هیچی دەست ناکەوێت حکوومەتیش لە بەرامبەر ئەمەدا هیچ جیهەتێک نییە قەرەبوویان بکاتەوە حکوومەت بێباکە لە بەرامبەر قەرەبووکردنەوەی هاوڵاتیان بۆی ئێمە وەکو لیژنێکی پەرلەمانی هاتوین لە پێشتریشدا لیژنەی پەرلەمانی هاتووەکەیت تاکید لەوە ئەەکەینەوە کە ئەبێ سنوورێک بۆ ئەو دەست درێژیانەدامێت حکوومەت هەموو پەیوەندی سیاسی و دیبلۆماسیەکانی خۆی بەکاربێنێ بۆ ئەوی بەڕاستی سنوورێک بۆ ئەم دەست درێژیاندا بنێ کە هیچ پاساوێکی نییە لەلایەکی تریش حکوومەت ئەبێ بێتە ژێرباری قەرەبووکردنەوەی هاوڵاتیان گەنج شەهید دەبێ هاوڵاتی لەسەر زێری خۆی دەربەدەرە بێ ئەم ناوچانە لە ساڵی 61ەوە بەهۆی شۆڕش و بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستانەوە تا ئێستا هەر لە ژێر بۆمباباران و دەستدرێژی وڵاتانی دەرو دراوسێنە هاوڵاتی هەر قوربانی ئەدا و هەردێک خانوو دروستەکە و بەهۆی دەستدرێژی وڵاتانی دەرو دراوسێش خانوەکەی ئەڕوخێ هیچ جیهەتێک نییە بۆی ئێمە حکوومەت لەم بارەی و بەکەم تەرخەمەزانین ئەبێ حکوومەت بیرێک لەوە بکاتەوە یا ئەبێ حکوومەت ئەرچیتی هاوڵاتی بپارێزی بۆی لە ڕاستیدا ئێمە لەم راپۆرتی خۆمان جەخت لەسەرەوەکەینەوە کە قەرەبووی هاوڵاتیان بکرێتەوە وێ ڕای ئەوە تەنها قەرەبوو کافی نییە ئەبێ سنوورێک بۆ دەست درێژیانشدا بدرێت بەداخەوە لەم ناوچانە کە ناوچەی سنوورین کەوا لەلایەن وڵاتانی دراوسیەوە لە کۆماری ئیسلامی ئێران و وڵاتی تورکیا کە تۆباران نەکرێ و با بڵێن سنووری خاکێرەمی کوردستانە بەزێنرێ ئێمە لە پەرلەمانی کوردستان لە ساڵانی پێشووتریشا هەر لیژنەمان پێکێناوە بە دوواداچوونمان کردووە بۆ کۆی ئەو ئاڵۆزیانی کە هەیە و هۆکارەکان چین چارەسەرەکان چین بێتە عیبە بۆ هەر لایەنێک کە بە بەرچاوی و خاکی هەرێمی کوردستان ببەزێنرێ و هاوڵاتی و هاونیشتیمانی سەڤیل شەهید بێت ڕز و باخەکان بسووتێنرێ ماڵەکان کۆچ بکەن بەڕاستی ئەمە عیبەیە بۆ هەر لایەنێک کە چاوپۆشی بکەوە ئەمە من ئەگەر ئێمە خەمی هەموو لایەک بێ هەموو خەمی هەموو لایەنە سیاسەکان بێ کە بتوانن لەسەر ئاسێکی باڵا چارەسەر بۆ ئەم ئاڵۆزیانە بکەن هەر لایەنێکی سیاسی ئەگەر ڕێخۆشکەر بێ بۆ هاتنی ئەم هێزانە یا با بڵێن ئەم تۆبارانانەی کە هەیە بەڕاستی ئەمە خاڵەیەکە لەسەری چونکە وەکو پێشتری شارەتە پێدا لەسەر هەموو لایەنێک سیاسەکان مەفروزە کە ئیش بۆ ئەوە بکرێ خاکی هەرێمی کوردستان بپارێزێرەوە ئەم ئەزبوونە تێک نەچێت سەرۆکایەتی هەرێم بتوانێت لەگەڵ حکوومەتی ناوەند و لەگەڵ هێزەکانی ئەو وڵاتە زل هێزانە قسە بکرێ بۆی ئەم کێشەیە چارەسەر بکرێ و پەرلەمانی کوردستان ئەرکێتی و پێشتریش ئێمە ئەرکی خۆمان بووە بە دادوچوون بکەین بۆ هەموو ئەو گرفتانەی کە هەیە کردومانە و هەموو ئەو هۆکارانە وەکو پێشتر باسم کرد هەمومان لەو راپۆرتە جێکردو و دامانەتە سەرۆکایەتی ئێمە و جەختەکەین و تەکی دەکەین و بۆی ئەمە خەمی هەمومانە خەمی تەنها لایەنێک نییە خەمی پەرلەمانی کوردستانە بۆیە ئێمەش لە پەرلەمانی کوردستان بە دڵنیاییەوە وەکو راپۆرتی پێشووتریشمان داوە و جەختیشمان کردوەوە ئەمەش سەردانانش کە ئیکەن ئێستا وەکو لیژنی کاروباری پێشمەرگە بە دڵنیاییەوە ئێمە خەمی خۆین و بە دوواداچوونی بۆ بکەین.